لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا شەپۆلێکی بارانباری ناوچەکەی گرتووەتەوە و تا ئێستا درێژەی هەیە. دەمەوێت کاریگەری ئەو بارانبارینە لەسەر ئاوی گلدراوەی هەردوو دەریاچە گەورەکەی پارێزگای سلێمانی و تەنانەت عێراق بزانم کە دوکان و دەربەندی خانە. لێپرسراوی بەشی هایدرۆلۆجی بەنداوی دوکان نیگەران و دەڵێت سەرڕای ئەوەی ڕێژەی بارانبارین لە ساڵی ڕابردوو زیاترا، بەڵام بەهۆی دابەزینی ئاستی ئاوەکە لە وەرزی هاوین و کەمبارانی 2 ساڵی ڕابردوو هێشتا 20 سانتیمی دیکەمان ماوە تا ئەوەی بگەینەوە ساڵی 2022. بەنداوی دوکان لە ئێستادا 1.9 ملیار مەتر سێجا ئاوی تێدا، لە کاتێکدا خۆی لە کاتی پڕبوونا نزیکەی 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت، واتە لە 128 خەزینەکەی ئاو تێدایە. 2 ساڵە بڕی بارانبارین زۆر کەمە، وشکە ساڵی بووە، لەبەرەوە لە ئێستادا ئاستی ئاوەکە کەمە، لە ئێستادا تەنها ئاستی ئاوەکە 483 لە کاتێکا پارە بکاتە 488 بوو، واتە 20 سانتیم لە خوارد ئەم کاتەوەی. هاوشێوەی دوکان بەنداوی دەربەندیخانیش ئاستی ئاوی گلدراوەی لە ساڵی پار کەمترە، ئەمە لە کاتێکدایە ئەم ساڵ 30 ملیم زیاتر بارانباریوە. بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخانیش دەڵێت زۆربەی مانگەکان ئاوی بەردراوەمان لە ئاوی هاتوو بۆ ناو بەنداوەکە زیاترە. بەداخەوە تاکو ئێستا لە مانگی 10 و 11 و 12 ئەو مانگی یەکشە داهاتی ئەومان لە ساڵی پار کەمترە. ڕێژەی ئاو کە بۆمانەتێ ئەتوانم بڵێم لە هەندێک مانگە لە ڕێژەی و ئاوەی کە بەرشێدەین و کەمترە، ئەوەیشی لەم مانگە ڕوویداوە تقریبان یەکسانە لەگەڵەوەی کە بەرێدێن و بەپێی پەرنامەکەمان. بۆ ئەمڕۆ ئەگەر بەراوردی بکەین نێزگەی 920 میلیۆنێک ئاویتیای دەریاچەکە، واتە لە 131 خەزنی ئەم دەریاچە. بەنداوی دوکان توانای گلدانەوەی 7 ملیار مەتر سێجا ئاو و دەربەندیخان 3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە، بەڵام بەهۆی سیاسەتی ئاوی کۆماری ئیسلامی ئێران لە وەرزی هاوین و کەمبارانی 2 ساڵی ڕابردوو بەنداوەکان کەمتر لەو ئاستی کە چاوەڕوان دەکرا ئاویان گلداوەتەوە. بەو هۆیەوە چاوەکان لەسەر مانگەکانی ئایندە و توانەوەی بەفری سەر چیاکانن تا ئەوەی بە شێوەیەکی بەرچاو ئاوی دوو دەریاچەکە هەڵبکشێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.